هۆکاری زۆربوونی با بڵێن ڕووداوەکانی هاتچۆ لە وڵاتی ئێمە زیاتر پابەند نەبوونی گەنجەکانمانە بە قانونەکانی هاتوچۆوە، بەڵام ئەگەر سەیریکەی دەبینی ئافرەتەکانمان زیاتر پابەندن بەو قانونانەی کە با بڵێن هاتوچۆی وڵاتەکەمان دایناوە. ئەمەش هۆکارێکی سەرەکیە بۆ زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆ لە دەستدانی ژیانی کۆمەڵێک گەنج. ڕێگاوبانەکانمان بە کەڵک نایەن، سەیا هەشتای ڕێگاوبان بە کەڵک نایە، سەیا بیستەکەشی هەمووی مادەکە هولێگانە، بۆیە حادیسە و ڕوودا و ڕووەدا. پۆلیسی هاتوچۆ داوا لە ئێمە دەکا کە ئێمە لەسەر خۆ بین، بەڵام ئێمە لەسەر خۆین پیاوان تیژڕام کەچی ئەوان بە چاکە دەرەچون و ئێمە بەخراپە. هیوادارم ئەوش لە ناو کۆمەڵگادا نەمێنێتن و بە هەموو شێوەیەک بۆمبەر بکرێت، چونکە هەتاوەکو شتێ بە چاوی خۆت نەبینی، چکە تۆ لەوانەیە لەو کاتەیە لە ناو سیارەکە نەبێت، یان نەزانی بارودۆخی ئەو کەسە کۆ لەوانەیە نەخۆشێکی پێ بێ، لەوانەیە خۆی نەخۆش بێ، پێویست ناکە ئەوانە هەجەلە بکرێت.